کارێکی ئێجگار قورس و زەحمەتە، بەڵام وەک خۆیان دەڵێن ژیان ناچاری کردوون شان بدەنە ژێرباری. ئەو بەردە قورسانە دەخەنە ژێر مەشاری کارگە کە لە شاخە سەختەکانی کوردستانەوە هێنراون و دەیان بڕنەوە و ئامادەیان دەکەن بۆ دروستکردنی کاشی. ئێمە ئیشی ئەم بەردە ئیشی زۆر قورسە، یعنی ئێمە ناتوانن هەموو ڕۆژ و جەوەکەی ماشەڵڵا زۆر ساردە، یعنی ئیشەکە بەتەن ئیشەکەن تەنەکەی ڕۆژانە هەر کەس فریا ناکەوت بوتن، چونکە بەردەکەی زۆر قورسە و خراپە، یعنی معقول نییە بەردەکە وەکو بەردی جاران نەماوە. ئەم بەردە زۆر قورسە، یعنی ئێمە هەر ناتوانن ئەو ئیشەیەکەنە، بەس ناچارەتی ناعلاجیە. سنووری قەزای دەربەنی خان ژمارەیە کارگەی بڕینەوەی بەرد و ئامادەکردنی بۆ کاشی تێدایە. بەردەکان لە شاخەکانی پێنجوێن و شارەزورەوە دەهێنرێن و لێرە لە ڕێگەی مەشار و بە بازووی دەستی کرێکارەکان دەبڕدرێنەوە. لە پێشوێنەتیە و تێبۆیرا و ئەو بەردەی ترەکرێتە کاشی و ئەرەوە بەقا و لە بەقاش ئەیکەنە مەعمەل و تلە لاشەوە ئەیوەن ئیتر ئەیفرۆش بۆ ماڵان و دوای بڕینەوەی بەردەکان و ئامادەکردنیان ڕەوانەی بەغدا و بەسرە و پارێزگاکانی تری عێراق دەکرێن. لەوێ لە کارگە دەکرێنە کاشی و لە کاری بیناسازیدا بەکار دەهێنرێن. کاکە گیان دەر ئێمە ئەبڕین ڕۆ بۆ بەقا بۆ خوار بۆ محەفزانی جنوب وەسەد ئەوانە ئەکەن وە کاشی ئەوان خەن ناو قاڵێ بۆ ئەوانە ئەکەن وە کاشی. لێرە کرێکارێک هەر تۆنێک بەرد بە 30,000 دینار دەبڕێتەوە. خاوەن کارگەکانیش تۆنی بەردی ڕەش بە 80,000 و بەردی سپی بە 130,000 دینار بە کارگەکانی بەغدا و خواروی عێراق دەفرۆشنەوە. دڵشاد ئەنوارێ، دەنگی ئەمریکا، دەربەندی خان.